بەڕێزان بەردەوامین گفتووە دەکەین لەبارەی هەڵوێستەکەی فراکسیۆنی هەڵوێست لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بڕێرەنداوە کە سکاڵا دژی حکوومەت هێرێمی کوردستان تۆمار بکەن. سکاڵاکەیان بۆ چییە؟ ئایا قوارێ هێرێمی کوردستان لاواز ناکە؟ ئایا حکوومەت هێرێمی کوردستان لاواز ناکە؟ ئایا مەوا ناخوێنرێتەوە دژبارێمی کوردستانە؟ قازانجی ئەم سکاڵایە بۆ هەرێمی کوردستان بۆ حکوومەت هێرێمی کوردستان چییە؟ گفتوگوی هەموو ئەم پرس و باس و بابەتانەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر ڕێبوارکەریم سەرۆکی فراکسیۆنی هەڵوێست لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. دکتۆر سڵاو لێبێ. زۆر بەخێر بێ بەخێراتی سەر چاو. دکتۆر با ڕاستەوخۆ لە سکاڵاکەتانەوە دەست پێ بکەین. ئەم سکاڵایەتان ناوەڕۆکەکەی چییە؟ زۆر سپاس بەناوی خۆی گەورە. لە ڕاستیە پێش سکاڵاکەگە ئیزنمبەی جەنابەت باسی لە ڕێژەی نەوتی ئێستا کرد ڕۆژانە 90,000 بەرمیل ڕوا. هیوادارم ڕۆژانێکیش کە هەبوو 500,000 ڕۆژت ئەو کاتەش بتانوتایەوە بڵێن لە مەودووە کە چکە زیاکە ئیسەشک و شەڕ نەماوە من و تۆ تەئکیدین و ئەو بەڕێزشی کە ئەو ئامارە یاویتەتی هەر تەئکیدە کە لە ڕۆژانی داهاتوە زیادەکە دوای هیوادارم هەر بە 90,000ەکەەوە نەیگرن. هیوادارم چۆن ئاواوردن لەوەی کە ئێستا بەهۆی شەڕەوە ئەم شتانە کەمی کردووە و داهاتی ناوخۆ کەمی کردووە ئاوهاش بێن بڵێن کە شەڕ نەماوە شتی تر زیاکە ئاوهاش بێن بڵێن 50,000 بەرمیلی نەوت لە عێراقەوە وەرەگرین بەڵام ئێمە بە نرخی نەوت و بنزین بە نرخی بەغا بەفرۆشی بەس بە نرخی تجاری فرۆشین ڕۆژانە 100 دینار 150 دیناری خینە سەر ئەگەر 5 دینار 10 دیناری دێ کەمکەینەوە لە خوارەوە لە کەناڵەکان بە سوورە نووسین مژدە بۆ خەڵکی کوردستان بنزین 5 دینار کەمی کرد. هیوادارین چۆن ئاوا وردن لەو بابەتانەیە بۆ داهاتوش کە زیایی کرد ئەمە بمێنێ. دکتۆر کە دەڵێ ئاوهاوردن مەبەست لەوێ ینی من بیڵێم ببینەرم ئەوانەی کە زانیاریەکانێت دەخەنە چۆن زانیارێکی ورد و دەقیقە چونکە خۆت دەزانی ینی هەندێک لە پەرلەمانتاران هەندێک لەوانەیە کە وەکو شارەزای وزە ژەندێجار قسە دەکەن لە خوانەوە ڕقم لێ دەدەن بۆ من مای خۆشحاڵی خۆزگە ڕقەمەکانیان هەمووی ڕاست وایە وەرنەکە دەڵێن 300,000 و 400,000 و خۆزگامە و ڕقەمانە ڕاست بواە ئەوەندە نەو دەبواە بەزەوە دوای زانیاریە کە ئێمە لە نێوان 90,000 هێشتا نەگەشتوینەتەوە 100,000 بەرمیل لە هەرێمی کوردستان. سەیریکە من ئێستا ئەوە لام گرنگ نییە بەقدرەوەی کەلام گرنگە ئەوەیە کە لە ڕۆژانی داهاتووە ئەمە زیاکە عێراق عەبدولحەمید یارەڵڵا هاتووە وعدی پیاوەنی اتفاقیان کردووە کە بە زووی دەست پێ بکەنەوە زۆر زوو هەڵکشێ بۆ سەر و 200 و 300یش خۆش دەزانی هەرێمی کوردستان نزیکی تا 500 ڕۆژانێک تا من ئاگادارم تا 512,000 بەرمیل بەرهەمی هەبووە بەڵام من بەواقعی پێتەڵێم زۆرەکە باز ناکەن کەمەکە ئەنج هەر لەو کەمەیە ئیسا خۆ کەمەکە 50,000ەکەی تایە خۆزگە ئەو کەسانش بیاون تێ وڵی 50,000 وەرەگرین بەڵام بە نرخی قرارە نرخی بەنزین وەکو نرخی عێراق بێ بەزێمە بە تیجاری فرۆشین و بە ئەرزی خۆمان لێ زیاکەی دکتۆرێەوە بەڵێ نوان بوو لە پەرلەمانیشمان بۆ لەسەر داوای ئێمە لیژنەیەک دروست کراوە لیژنەکە ئەندامانی دیاری کراوە و لە بیدایەتی مانگی حەوت دەست بەکارەکانیەکات لە بیدایەتی مانگی حەوت دەست بەکار بڕوا دوایە دەگەن بەچی هەرێمی کوردستان پابندەکەن بۆی کەوەکو ناوچەکانی دیکە یعنیان 50,000ەکە نامێنێ بۆ کۆمپانیانە چکە 50,000ەکە بۆ حکومەت نییە بۆ دوو کۆمپانیە یان 50,000ەکە نامێنێ بۆ کۆمپانیانە یانە بێ نرخی بنزین و نەوتی سپی و مشتەقاتەکانی منتوجات ئەوەی کردی دروست دەکرێت وەکو بەغدا بێ ئیتر بەغدا 450 سبەی نێبێ بە 700 باوەکو وەکوێ لێ بەڵێ بڕوا دوایە نەتیجێ بێ ینی یان نامێنێ یان وەکوی لێ دێ بەڵێ ئێکیانە بەیوای وەکو ئەوی لێ بێ قازانج ناکەین خەڵکێک کە بازرگان و خواردوێتی پێشتر ئەمە زەرەر دەکە بەڵام کە وەکو ئەوەی لێبێ خەڵکە زەرەر ناکە ئەوە زین چێوە زەرەر ناکە ئەوە لەو هەر لە قازان جا بووە لە زیایە بووە هیچ زەرەرێکی زیادی کە بووە لێ دەبڕێ و پارێکش حرامە چونکە قرار نییە وابێت. زۆر باشە بە وایەوەی نەتیجەی هەبێ دکتۆر بینەوە سەر نێوەڕۆکی سکاڵاکە نێوەڕۆکی سکاڵاکەمان ئەمەیە ئێمە لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک هەوڵ هەبووە لەلایەن هەموو هێزە سیاسیەکانەوە بۆ ئەوی پەرلەمانی کوردستان کارابێ ئیشەکانی خۆی بکە بەڕاستی ئەوش بە پلەی یەکەم لە ئەستۆی یەکێتی و پارتی بە پلەی یەکەم یەکێتی بە پلەی دووەمشکە باسی عدەدی کورسیەکەی پەرلەمان نەیتوانی کارابێ حکوومەت دەتوانێت دروست بکەیت لەسەر شتی بچووکی بێئەرزش شەڕێکی زۆر گەورەیە لە نێوان ئەم دوو هێزەیە بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ شەڕەکە زیاکە ئێمە تەوەقعمان وا بوو بەهاتنی تۆمبارەک و فشارەکانی دەرەوە زیاتر ئەم دوولایەنە هەوڵێک هەبێ بۆی بیانگەێنە نەتیجە بەتاکید دیارە تونتر بۆتەوە هەندێک هێزی سیاسی لە دەروی یەکێتی و پارتیش نێوەندگیریان کرد ئێمە ناتەبعاً
هەر بۆی بگەنە نەتیجە دیارە ئەمان ناگەنە نەتیجە و ئێمە وەکو خۆمان وەکو فراکسیۆنەکەمان لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنی هەڵوێست خۆمان پێمان وایە عیبەیە لە دوای ساڵێک و حەوت مانگ زیاتر تۆ نەتوانی پەرلەمانێک کارا بکەیت کە مراقبەی سوڵتەی تەنفیزی بکە ئێمە بۆی بزانین جەنابەت ئێمە بەشداری حکوومەت هێرێم ناکەین کە بەشداری حکوومەت هێرێم ناکەی پێگەێنانی حکوومەت بۆ ئێمە ئەوەندە گرنگ نییە چکە بەشێک نین تایە بەڵکو پێک کاراکردنی پەرلەمان بوونی پەرلەمان بۆ ئێمە گرنگە بۆ لەبەرەوەی بەنسبەت ئێمەوە چاودێری کارەکانی ئەم حکوومەتە ویان ئەو حکوومەتەی کە لەو پەرلەمانە دروست ئەبێ بۆ ئێمە ئەولەویەتی گرنگترێشکە ئەم حکوومەتە ڕۆژ بە ڕۆژ شتی خراپترەکە ئیسم ڕادە سەرەوەی هیچ داهاتێکم نییە بەر یایم دەڕاستی نازانم چی بڵم بەمە کەس نازانێت چۆن تەفسیری ئەم جۆرە عقلێتە بکە ئەڵە هیچ داهاتێکم نەماوە سفرە و تەواو ینی معقول ئەو هەموو گومرگانە هیچ داهاتێکی تیانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران وتی 120 میلیارەکە نایاساییە کێ لە دوانی داوە وتی نایاساییە ئەبێ ئێمە نیوەی ئەمە بکەین کێسە لە گفتوگوێن کاگران کۆژان بەڵێ یەکە من وەکو خۆم لە پێناوەی موچەی خەڵک بێ هەرچەندێک هەیە مهمەوە بەغا ڕازی بێ بەڵام بەغدا من پێت ئەڵێم بە 120 میلیارد کەمتر ڕازی نییە ئەینێریت ئەداتێ ناینێریت لێ بڕێ ئەنجا من دەیان مقابلم کردەوە هەر پێم وایە یەکێکیش لەوانی کە لێی پرسییم تۆ بووی ئەدوت بۆچی ئەتانوت میدیاکارەکان بۆچی عێراق خۆی لێی نابڕێ و بینێرێ ئیتر بۆ چاوەڕێ نەتان فەرمووە ئەم شتە دەفەرمووە عێراق لێ بڕێ و ئینێ بۆی کێشەکە لە کۆڵی خەڵک بێتەوە فەرمانبەر زەرەکە نەکا باجەکە فەرمانبەر باش ئەمەیانی بڕاوەتەوە کە ئەوان خۆیان ئەیبڕن ئەگەر ئەمان نەینێرن عێراق لێ بڕێت من پرسیارەکەم لە کاتی خۆیدا دەینێرێ ئەمە بۆ خەڵک گرنگە بەڵێ بەڵێ لە کاتی خۆی بەسم لە ئەگەرم داهاتیش نەنێرێ هیچیش نەنێرێ ئەو خۆی دەینێرێ و دا 120 میلیارەکەی لێ بڕێت جا پێ دوای هەرێمی کوردستان هەروە وەکو دەڵێ بەڕێک و ڕەوانی کتاب و نووسراوەکان بکە و کێشە بۆ مە دروست حتمەن کتاب نەوت ڕێگە لێ بگری کێشە بۆ دروستە بێ نووسراو بکەی نووسراوەکان دوا بخەی کێشت بۆ دروستە بێ میزان مڕاجعەت نەبێ کێشت بۆ دروستە بێ بۆچی بۆ واقعی بە خەڵک نەڵێیت ئەو لێدوانەوەکو نوقلانەیەکی ئەوە لێک بینەوە ئەوەی بەڕێز مەستر و بارزانی کەوتی 120 میلیارەکە نایاساییە و ئێمە ئەبێ نیوەی ئەوە بدەین ئەگەر بۆ نمونام مانگە بەغدا 120 میلیارمان لێ ببڕێ هەرێمی کوردستان بیکا بە کێشە من نووسراوێکی وەزارەتی دارایی حکوومەت هەرێمی کوردستانم هەیە کە زۆر لەوە زیاتری وتۆ داهاتی ناو خۆمانەیە من نەموتو ئەوان وتویانە دوایی وەزارەتی دارایی خۆیانە هەرێم بڵێ دوای ئەوە هاتوون کتابێک تریان نرد ئەڵێن ئێمە داوای لێبوردنەکەی هەڵەیەکمان کردووە لەو ژمارەیە کەمترە کێ لەسەر 120 ڕێکەوت حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر 120 ڕێکەوت ئێتە بێ زەحمەت پێوی پابند بە ئەم چەند مانگی ڕابردوو وتی 120 نییە 43 و 49 نردووە هەڵە نەبم یان 50 بوو یان 49 بوو لەگەڵ 43 وتوانە تەبیعی کێشە نییە هەر قبوڵە بەس ئێستا کە دۆخەکە ئاسایی بۆتەوە ئەبێت تۆ بۆ ئەوی بسەلمێنی بڕ ڕێ بکەوە لەگەڵی بە سفر داهات من حەقم نییە بەس کە تۆ خۆت ڕێکەوتنی کردووە ئەبێ ئیلتیزای ڕێکەوتنەکان بکەی ئەمە یەک دوو لە ڕاستیە بۆیە ئەم گەڕێمەوە سەر پرسیارەکەی بەڕێز وانەزانی ئەگەر تۆ توانی قەنەعەت بە بەقا بێنی کە تۆ 120 کەمترت هەیە قەنەعەت بە منێک هێنی کە لە کوردستانە ئاژیب تۆ لەو کەمترت هەیە من لەوێ نایڵێم لە بەقاتی موچەی خەڵک بەس دیێرە پەرلەمانم ئەوێ بۆی پێت بڵێم و پارێکی لەکەیت بۆیە ئەگەر ئەم پەرلەمانە مادەم نەیتوانیەوە ئێمە داوای هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان سکاڵی هەڵوەشانەوەی پەرلەمانی کوردستان پێشکەشەکەین ئەمە لە سکاڵاکەتانە ئەمە یەکەم پەرلەمانی کوردستان ئەرکەکانی خۆی جێبەجێ نەکردووە ئەم خولەی پەرلەمان شکستی خواردووە و پێشێلی 5 مادەی پەیڕەوی ناوخۆ و مادەیەکی یاسای هەڵبژاردننی کوردستانی کردووە وازەحە هەمومان ئامادەیە بێ زەحمەت ئەم خولەی پەرلەمان بە هەڵەشاوە حسابێ هەر ئەمە لە ڕووی قانونیەوە هەر لە ڕووی قانونیەوە حکوومەتی هەرێمی کوردستان و هاوشێوەی حکوومەتی عێراق ئێمە لە حکوومەتی عێراق 11 انتخابات کراوە قەرارێکی دادگای فیدراالی هەیە قەرارێکی ئەنجومەنی قەزا هەیە ئەڵێ لە 11 حکوومەتی عێراق بۆتە تەصریف ئەعمال کەواتە ئێمەش ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان لە 20 دەی 2024 بێتە تەصریف ئەعمال تەصریف ئەعمالیش قودرەی عقود و گرێبەست و شتی گەورەی نییە هێزی زیادکردنی باج و سەرانەی نییە ئەمانە باج و سەرانە سەقڵ زیاکە لە هەموو ناوچەکان لەبەرەوە ئەبێ سنوورێک بۆ ئەمەش دابنرێ ئەمە دوو سێ من داوا لە هەموو پەرلەمانتارانی کوردستانەکەم بەس یەک تۆ سەیری مووقیفی خۆیان بکەنە ناو خەڵکە
کە من ینی لە ڕێزی کەسایەتی کەس کەم ناکەمەوە ئەبەدەن چۆن لە خۆیان قبول دەکەن لە 2024ەوە هەڵبژاردن کراوە ئەمڕۆ ئەکاتە لە دوای هەڵبژاردنەوە کاتە ساڵێک و هەشت مانگ وەلایشیاوە بێ زەحمەت چۆن لە خۆتی قبول دەکەی لە ماڵەوە دابنیشی چی بکەن مووقفی هەبێ وای دابنێت و پەرلەمانتاری کوردستانی چیتە وەڵام من ڕێک ئیمزامە کرد بۆ هەڵوەشانەوەی بەڵێ ئەچوم شکاتمە کرد ئەمە هەڵی وەشێنەوە ئەچوم شکاتمە کرد ئەمە هەڵی وەشێنەوە بۆچی شکاتە کرد لە ئالە و دادگایی کە من بۆ یاڕ بۆچی هەڵی ناوەشێنیتەوە هەر ئەیبار بووین پێ دوایە بۆ چی شکات ناکەن کاکەیتە من خەڵکی باڵوێستیشی تێدایە بەڵێ یعنی من خۆ مەوکوتم لە پێگەی کەس کەم ناکەمەوە بە هەمووی بەڵام بۆ نایکەن هەندێکی لەژێر تەسەڕوفی حیزب بە قەراری حیزب ڕیان ئێمەش چیمان کرد هەم قەراری فراکسیۆن هەم قەراری حیزب ئەوەیە کە ئەم سکاڵای بکەین بۆ هەڵەشانەوەی پەرلەمانی کوردستان هەڵەشانەوەی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستانیشی لەگەڵدایە بە کاربەڕێکرد ببێتە کاربەڕێک بێ بە کاربەڕێک ئەم دووشتش هیچی زیان لە قوارەی هەرێمی کوردستان نایات ئەمە هێنانی دەستی بەغدانیە بۆ نێوە هەرێمی کوردستان دکتۆر کاکە پێشتر قەراری محکەمەی اتحادیە بۆ هەر ئەم سەرۆکی حکوومەتە خۆی چووە لە بەغا لە دادگای فیدراڵیش کاتێکی تۆمار کردو هێنانی دەستی بەغانی ئەمە دەستورە و دادگای فیدراالیە من لە پەرلەمان نەبووم کە لە حکوومەتی عێراق نەبووم لە سوڵتەی عێراق نەبووم لە ئەنجومەنی حکوم نەبووم کە یەکێتی و پارتی و لایەنەکانیش کە لەوێ بوون کاتێک دەستوریان نووسیوەتەوە و لیژنەی دەستورە بۆ دادگای فیدراالیان داناوە بۆ کۆتاییهێنانە بەم ناکۆکییانە دادگای فیدراالی شتێکی ئاساییە تۆچی داوهەیەکی واقعەکە دێ لە کوردستان لە عێراقاتی شکاتی لە لاکەی ڕۆژانە خەڵکەچێت دادگای فیدراالی شکاتەکە پێشکەشتان کردتەوەنی نەخێت ڕۆژێک شەمە پێشکەشی دەکەن باشە هیچ زەخت و فشارەکان لەسرە بۆی کە با بڵێ پێشکەشی مەکان لێرە و لەوێ ژێر بە ژێر زەختی سیاسی زۆر مهم نییە کراوە نەکراوە زۆر مهم نییە دیانی با بینەران بیزانن زەخت دەکرێت بۆ بزانی نایە سکاڵاکەتان وەکو دەڵێ سەر و دڵی گرتوون یانەی گرتووە شتێکی زۆر تایبەتی پێ بڵم زۆرێک لە هەنگاوەکانی ئێمە زەختی لەسرە زەختی لەسەر بەزەرێکی ئەوە بڕیاتانداوە کۆتایی باشە مەگەر تا شەمە پەرلەمان و حکوومەت دروست بێت ئەوە شتێکی نەکردێ باشە دوکتۆرەوە خۆتان هەم ڕاوێشتان کردەوە بە خەڵکی شارەزای خۆشتان لە بەغدا بوون و ئەنی خەڵکی شارەزاتان لەگەڵەوەی خۆشتان لە شارەزان لە بارانە دەزانن نەتیجەی سکاڵاکە چی دەبێت ئێمە ئەوەی لە ئەیزانین بەپێی قانون پێشێکاری گەورە کراوە پێشێکاری یاسا کراوە پێشەکاری پەیڕێ ناخۆ کراوە و لە ڕووی سیاسیشەوە ئەیبارێکی گەورە بۆ پەرلەمان دروست بووە لەش ناژارمەوە ڕەنگە لە بەخاش خەڵکە بێ پێی خۆش بێ مەزعاوە بەردەوام بێ ئێمەش ئەمانەوەی هەرێم لەوە زیاتر ئەیبار نەبێ وردی ناکەمەوە بەس بەڕاستی پێ دڵم لە عێراقیش خەڵکێکەیە پێی خۆشە ئەم مەزعا بەم شێوازە بەردەوام بێ منیش تەبەن بۆ ئەیباربوون یاریمی کوردستانە بەشێکی وانەزانی کولفی کول هەمووی دۆست منیش وەکو کوردێک پێم ناخۆش ئەم ئەیبێ لەوە زیاتر هەبێ کاکە ئێمە لە پەرلەمانی عێراق کە دانیشین گفتوگۆکەین لە کاتی دوای جەلسەکان پێش جەلسەکان کۆبوونەوەکان کە باسی ئەوەکەین پەرلەمانی کوردستان ساڵێک و ئەوەندەیە کۆنەبووتەوە نەیتوانێت کۆبوونەوەی بکە نەیتوانێت ینی جۆرێک لە گاڵتەمان بێت گاڵتە بە هەرێم بۆیتی بەسە کاک بەسە ینی بەڕاستی تۆ نیوەی خولێکی بردووە ئەمە یەک 2 ساڵیش پێشەوە لاداوە ئەمە دوو وانی کاکە 2 ساڵ لاداوە 2 ساڵ و 20 ڕۆژ لاداوە ئەنجا ئیتیخاباتی کردو ساڵێک و 8 مانگیش ئەمە 4 ساڵ یەخو هەر حکومی عمری حکوومەتەکە 4 ساڵە هێدی کاکە ئیتیکاتیەوەی عمری نەمێنێ باشە دکتۆر ئەم حکوومەتی ئێمە ئێستا گەر بەم شێوازە بەردەوام بێ شوکاری خۆی ڕایی دەکا و وا دەردەکەوێت کە کێشەی نەبێ ینی تا چەندی تر دەتوانێت ئەوها بڕوە کاکێ با من ئێستا کۆمەڵی کێشە و پێ بڵم کە لە ڕێ چ من پێ دەڵێم یەک ئێمە من ئەندامی دیژنی داراییم لە پەرلەمانی عێراق لە یەکی حوتەوە دەستەکرێ بە ڕژنووسی بودجەی 2027 لە عێراق ئەبێت لە یەکی دا بۆ یەکی 11 تەواو بێ لە پەرلەمان و هەموو شتێک تۆ پێویست بەوەیە بەشی هەرێمی کوردستان بە بچڕی من پێت ئەڵێم بە زانیاری لە عێراقەوە لەلایەن عێراقیەکانەوە بڕیار درراوە بودجە نەک بە تەنها موچە کۆی بودجەی هەرێمی کوردستان ببەسترێتەوە بە بوونی یاسای بودجە لە هەرێمی کوردستان یاسای بودجەش بۆ ئەوەی لە هەرێمی کوردستان هەبێ ئەبێ حکوومەتێکی کاملت هەبێ
ئەمەە چکمە تەسری بەعمل بۆ ئەوەی حکوومەتی شت هەبێ ئەبێ پەرلەمانە هەبێ بۆ ئەوی پەرلەمانە هەبێ ئەبێ ئەم هێزانەی کە حکوومەت پێگەێنن ڕێ بکەون ڕێ ناکەون من چی بکەم ئەم قسێشکە بۆ دەکەم 4 مانگە منیکەم هەمووشیان ئەوەشی کە نوێنری لەوەیە ئەگەر حیزبەکەی خۆی نەخەڵەتان دەبێت گوێی لێ بووە لەو قسانە کە ئەبەسرێتەوە حیسەی هەرێمی کوردستان ئەبەسرێتەوە بە یاسای بووجەوە ئەمە ینی دەتوێت بڵێ موچەت دەبڕێ ئەگەر تا مانگی 11 بڕێک نەکەونێکێتی پارتی لەسەر حکومەت و پەرلەمان هەموو ئەگەرێک موچە نابڕێ وەکو بڕینی موچە نابڕێ بەڵام بەتەمای یەک بەتەمای بووجەمە بە دوو بەتەمای ئەوەش بە عەرقەلی تێبکەوێت کێشەی تێبکەوێت لە بودجێ ینی لە کاتی ئەوەی کە تۆ ئەڵێ بودجێ هەرێمی کوردستان تۆ 4.67 دەوێت 12.67 دەوێت نەخێر ئیسە بووی بە 4 لە دوای ڕاپەرت لە دوای سەرژمێریەکە ئەمەوێت وانە بێ زەحمەت ئەبێت تۆ بودجەیەکت هەبێ کە بەهۆیەوە پارە وەربگریت ئێکە تۆ بودجەت نەبێ یەخی کەس نابێ بگری خی خۆت بگری بۆیە بەڵێ مەترسی هەیە ئێستا ئێمە 4 مانگیشە پیانەڵی پارپێکێتی خوانەمە نازانم تایبەت پارتی دیموکراتی کوردستان کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران لای ئەوە وەڵی لا ئێمە تەبان هەر حکوومەت ئەوان پێچیانێن ئەوە دووچیان بەرپرسن لەم حاڵەتە بەڵام نایزانن باوەڕ ناکەم نەیزانن ئەیزانن باوەڕ ناکەم نەیزانن دەیزانن زۆر باش ئەیزانن بەڵێزان ئەیزانن بەڵام زۆریش منەتیان پێی نییە ئەزانی بۆ واقع واڵ ئەگە تۆ بزانی مەترسیەک لە ڕێگە کاگرا کوجان خۆتی بۆ حازرەکەی ئەڵی کاکە مادەمە بەسرێتەوە بە بجۆدەی بازوو ئەم هەنگاوانە بکەین بووی بوو جەمانە بێت ئێدە نایکیت کاتە منەتە پێی نییە ئەی تخوا ئەمە منەت نییە تۆ بڵێ وڵا لە کوردستان سفر داهاتە کاکەیتە وڵی ینی ئەم کامێران هەڵەگرینە چین بووە گومرکەکانی سنووری یەکێتی و سنووری پارتی وەرە کاکە شۆشتی واب وڵی نازانم ینی چێتەوە خواکە باشە دکتۆر تۆ تێمە لە بەغدا باسی ئەمە ناکەین بەس لێرەوە لە کەناڵێکی کوردیا باسی ماکەین وەکو دەڵێن ناو خۆماندا بەغداوەندە بێ ئاگایە لە داهاتی نەخێرا بیاگانی زۆر بە وردی ژاگەی لێ ئاگای لێت هەروەڵڵا هەروەڵە داتای زۆر وردی لایە ئێمە وەکو پەرلەمانتار لامانی لەسەر واقعی هەرێم لەسەر گومرکی هەرێم لەسەر پارەی هەرێم زۆشتی وردی لایە دیارە ئەو شتە وردانە زۆر لە شوێنی ترەوە هەڕۆ نازانم کوێ خەڵکی خۆمان بۆیان دەنێ نازانم وەڵڵا زارزە پارتی دیموکراتی کوردستان نەدێ لە پەرلەمانتارەکان تۆمەتبار دەکات دەڵێ داتا دەن بە هێزە عێراقیەکان بۆی هەرێم لاواز بێ جارە یەکەم هێزی عراقی پێویستی بەو نێت تۆ داتای بیتێ چکە حکوومەتی عراقی ڕخنیا ڕاستی تۆش بکەن خەیچێکە سەیریکە من داتا نایان بە هێزی عێراقی من ئەو داتایانی کە هەرێم ئێڵێ ئەچم بەهۆیەوە داوای موچەی پێەکەم من بە هەرێمە وتۆ داتا بنێرە پارەی موچە وەرگین سەردەمانێک منیان پێیا بە محکەمە دوای هاتن وتیان وڵای کاکە داواکە بکشێنەوە عیبە چکە ڕاستی کرد سەردەمانێک یانوت ئەمانە سەر بە عێراقن محکەمەی سەورەیان دروست کردو خۆیان ڕایان کرد بۆ محکەمەی سەورە سەردەمانێک بەشێک لە دەسەڵاتی کوردی کە یەکێتیە باوەڕی بەوە نەبوو کە ئێمە ئیسفادە لە بەغا بکەین ئێستا خۆی هاتۆتە سەرەوە قەناعەتی کە لە بێ بەغا دۆست بێ ئەی ئەمانە خۆی هەر گۆڕانکاریە بەس من ئیشم بەوە نییە داتا بم بە هێژی عێراقی سەیریکە ئیشی من ئەوەیە دیفاع لە میلەتەکەم کە مافی میلەتەکەم بێنم ئەمە زۆر زۆر گرنگە بەڵام ئەمە ئیشی هەموو هێزە سیاسیەکانیش هەر کەسێک نایکە کەم تەرخەمیە لە خۆیەوە نەک لە کەس تۆمەربار نەکە کە خۆی پێی ناگرێ نەڵێ وەڵی ئەوە من پێم نەکرا بەس خەتای تۆ بۆچی خەتای منە تۆ فەرمووەرە بۆ بەغا بڵێ کاکە گیان ئەمە حکوومەتم هەیە ئەمە پەرلەمانم هەیە ئەوەش یاسای بودجەم هەیە لەو یاسای بودجەیە ئیستا وایە ئەمان بیان ئێستا پێم بڵێ هەرێمی کوردستان لە یاسای بودجە داوای چەنەکە تۆ جەنابە کەسێکی متابعی بێزەحمەت وەڵا دکتۆر ئەوە خۆیان دەیزانم من وەکو متابعی میدیایی دەیزانم بەڵام هەرێمی کوردستان ینی مستەقر نییە لەسەر ڕقەمێ لەسەر داتای لەسەر ژمارە دەبا من پێت بڵم هەرێمی کوردستان نازانێت خۆیان ڕێککەوتون دەڵێ 120 میلیارد دەنێرین ئێستا خۆیان دەڵێن ئەوەمان نییە من ئیسە پێ دەڵێم هەرێمی کوردستان خۆی نازانێت لە بودجەی داهاتوی عێراقا داوای چی بکات لە عێراق بەسڕا زانێ ئەنبارە زانێ مووسڵە زانێ هەرێم نازانێ ئەمە یەک بۆ لە بەروی قانونی بودجەی نیە دوو ساڵانێکە نیمانە دوو ئەم حکوومەتی عێراق لە دوای بودجەوە تعامل لەگەڵ ئەم حکوومەتی هەرێما ناکە چکە ئەم حکوومەتە بودجەی نییە
صلاحیەتی نییە ئەبێتە تەصریف ئەعمالێکی ڕسمی و قانونی لە بەغاوە کەواتە ئیتر تۆ لە بەردەم شکستێکی گەورەی بۆ خۆت ڕزگار ناکە من وەکو کاکە وازدەوە بێنە من معارەزم من وەکو قسەکانم وەکو قسەی خێر وەرگرە من پێ دەڵێم مەترسیەکان 1 و 2 3 و 4 ئاوا هەڵەکشێ بڕۆ فریایکەوە یعنی ئەگەر وەفدیش نێرینە بەغدای تر پێشوازیان لێ ناکەن لە دوای قانونی بزانم پێشوازی شتێکی پرۆتۆکۆلیە بەس وەفد ئەگە خەریکە دەڵین پێشوازی ینی مەبەسم لەوەیە لەگەڵان دابنیشن و وەکو حکوومەت مامەڵەیان لەگەڵدا بکەن و کاگەڕانکۆ ئەمە وەفدی پینەکردنە بێ وا تەواو بێت تکایە یانیتر لەوە زیاتر پینەکردن خراپە بڕۆن چارەسەرێکی لە بنەڕەتەوە ئەویش لەوێ چارەسەر ناکرێ بەتەنها بەجارێ لێرە خۆت ڕێکخیتەوە خۆت چاکی ئێتو خۆت لێرە لەسەر پۆستێکی نازام سیر چەند پۆستێکی ئەملاولا تۆ ڕێ ناکەوی لەگەڵ یەکتریاکە من نیم یانەوە نییە منوت بێتم من داوای پۆستم کردو وڵات نەیەن بە من ڕێ من تێکیم خۆتان داواتان کردو لای خۆشتانە ئەجە تخوا با شتێکیش بڵێ ینی مەسەلە پۆستی وەزارەتی ناو کێشەی لەسەر یعنی بەیانی لای سین و ساد بێ منطقەی زرد هەر لای زرد نییە ئیش و کارەکانی وەزارەتی ناوخۆی هی سەوزە لای سەوز نییە بۆچی وەکو کێشەکە لەسەر یەک پۆستە یعنیەوە لەشێتی دەڵێ ئەمە کێشەی یەک پۆستمان نییە بە تایبەت ئێستا کە ژماری کورسیەکانی بە هاوپەیمانێتی کە کردوێتی دەڵێ خۆ بە ژماری کورسیش بێ ئەم حکوومەتە دابشکەین و هاوبەشی ڕاستەقی نەبینتە من ڕۆژانە سەرکردایەتەکان یەکێتی بەرپرسە باڵاکانیان بەڕێز قوبا تاڵەبانی لە چاوپێکەوتن لەگەڵیدا کردووە یعنی دەڵێ ئەمە کێشەی پۆستێکمان نییە ئەبێ ڕۆژێ حکومڕانێ بگۆڕێ کێشەی هاوبەشیانەوە نییە دەبام پێ بڵم کەس ناتوانێت لەگەڵ یەکێتی و پارتی بە یەکەوە یان بەجێ هاوبەش بێ تا ئەگەر ئێمە بمانزانێ ئەی لە بینی یەکە کاکی خۆ براگیانم ئەگەر بمانزانێ یەکێتی و پارتی ئیمانیان بە هاوبەشی هەیە بەژاری حکوومەتمانە کرد باشایی لە نێوان یەکتردا ئەوانیش لە نێوان یەکتریا خۆیان ئەوە تا ئیسە زانیویانە بە یەکتریان زانیوە پارتیەڵێ یەکێتی ئۆپۆزیسیۆنی ناو حکوومەتە و شەریک نییە یەکێتی ژەڵێ پارتی شەریک نییە و منی وەکو ڕقم ئەوێ وەکو شەراکەت ناوێ کەواتە ئەوانیش تێگەیشتن لەو حەقیقەتەی کە پارتی یەکێتی نە بە یەکەوە نە بە تەنیا باوەڕیان بە شەراکەت ئیتر بۆچی وەکو خۆی نێڵی بەرەو برای بەڕێز ئەمە مۆزوعێک نییە من دامهێنابێ وەڵڵا ئەمە واقعەکەیە وەڵا پێشم ناخۆشە ها حەزیش مەکرد شەراکەت گوایە حەزی من لە ڕاستیە شتێکی تر بوو وەڵا پێم وایە هەر لەم قەناتەوە لە 2010 ئەو کاتە وتوم 16 ساڵەمە پێش وتومە باشترین ڕێگایەک بۆ هەرێمی کوردستانەوەی یەکێک لەم دوو حیزبە حاکم بێ 4 ساڵ ئەوی تری معارەزە بێ ئەو کاتە ڕەنگە حیزبی تری شەر دروست نەبوو هەیە بە حیزبەکەی منیشەوە بۆ معلوماتێ بەس کە نایکە ئەوە تا خۆیان دەی فەرموگاک ئەوەی ئەمە دانیشتویمە معارەزێک ئەوە ئێمین ئەوە یەکگرتووە ئەو کۆمەڵە وتومان ئێمە بەشداری لە حکومەتدا ئەوەی تری ئەوەی تریش هەر لەگەڵ یەکێتی ئەوە ڕێکەوتووە تەواو بوو ئەوە فەرموو یەکێتی و پارتی دەبڕۆ یەکێتی و پارتی خۆتان ڕێکەون دەی بزانم ئەوە ئێمە حەقمان نییە بزانم خۆتان ڕێکەون بە نێوەندگیری ئێمە ڕێناکەون ئەمە بەڵێن یەکگرتوو بە نێوەندگیری ئەجنەبی ڕێناکەون بە نێوەندگیری هەندێک هێزی تر ڕێناکەون خۆتان دوو بە دوو ڕێناکەون کەواتە خۆتان ئەزان هاوبەشی نییە ڕخنە مەگرن لە ئێمە کە ئێمە ئەڵین کەستان باوەڕتان بە هاوبەشی نییە چونکە بۆ یەکتریش باوەڕتان بە هاوبەشی نییە ئێوە یەکێکتان 39 کورسی یەکێکیتان ئەڵێ منیش 39 هەیە باشە بۆ 38 و 39کە باوەڕتان بە هاوبەشی نییە من جوا کورسی مێت خوا باوەڕتان بە هاوبەشیە لەگەڵ منە تو خوا من تەوەقع بکەم تۆ باوەڕ بە هاوبەشیە لەگەڵ یەکگرتووە بە حەو کورسیەوە لەگەڵ کۆمەڵ بە 3 کورسیەوە چوارن تاو دکتۆر نەدبێت تاکی چوارن نەیتر ئێمە بەڵێ کەس خۆ تا خەڵک ئەلای نەکا کەوازیە ناوە چۆن نتوان بۆیە من بەڕێزم کاگران کۆچێت ئەم مەسلەیە مەسلەیەکە پەیوەندی بە یەکێتی و پارتیەوە هەیە حەلی ناکەن وەڵڵای ئێمە بەڕاستی ڕۆژانە چێ ناو خەڵک بەخوا من خۆم لەم ڕۆژانە لە ڕانیە بووم ئەو خەڵکە پێوتم دیاخوا دەستان خۆش بێ لە بەغا ئیشی چاکەن بەڵام گلەییمان هەیە لەوەی کوردستان ئاوایە باشە بێن خۆمیژە گوێ لە خەڵک بگرم چوومەتە پێنجێن هەروای پێوتم چوومەتە مەولەوی هەروای پێوتم پێش چوومەتە قەڵازی هەروای پێوتم کاکە پەرلەمانی کوردستان چییە بێت برا عیبە وەڵڵا وەڵڵای خۆ من 4 پەرلەمانتارم هەیە دوانیان هەر هەژماری منیان نییە معاشەکەشی وەرناگرن کاک عەلی و کاک بێت لەوە نییە بڵێ وەڵا بۆ معاشەکەشی بۆچی ئەم عیباریە بێنمە سەر خۆم لەبەرەوە بەڕاستی ئێمە لەگەڵ بەردەوامبوونی ئەم خولی پەرلەمانانی و عیبە لەوە زیاتریش هەیوادارم هەموو هێزەکانیش بێنە موچەکەی وەرناگری پەرلەمان نەخێر دەمێکە هەژماری منی نەکردو بڕاوە ئاخە بڕاوە یانەوەی قەناعەتی پێ نییە پێی وایە
مەسەلەن ناشەرعیە بە دروستی نازانێ وەری پارەی موچەی دەوامێک وەرگرێکە نەی کردووە سەیری کە موچەی ئێمە هەر بۆ ئەمەش پێ بڵێم ئێمەش پەرلەمانتارانی عێراقی هەڵوێست ئێمە حیزبی ڕەوتی هەڵوێست لە ئەستوی خۆمانە بە کاملی یەک دیناری تر نایەتە ناوی ئێمە بە خێویەکەی ئەم پەرلەمانتارانە بۆی کراوەتەوە لە ژماری منابووی کۆکرێت وەرکاتکە کردی بە حەقی خۆیەتی ئێمە قسە لەسەر موچەی باسی حەڵاڵ و حرامەکە یەکەم ئێمە بەشم لەوە بوو ئایا ڕۆیای خۆی وایە کامە نادروستە یان ئەوەی کە هەژماری من کێشەی بۆ لە هەژماری من ناکاتەوە و نەیکردوێتەوە و ڕۆیای خۆی ینی بۆ معلوماتە ئێمەمانان جاری وا هەیە ئەم حەز ناکەم باسیکەم بەڕاستی بەس باشە باشەکەی لەوایە 3 ساڵ و نیم ماوە بۆ ئینتیخابات بۆی خەڵک نەڵێ حەملێ دڵنیا بن ئەوەی ئێمە پێشکەشی خەڵکیەکەین لە گیرفانی خۆمان زۆر پێویستی بۆ نەبی لە معاشک هەر من ینی لێرەوە شایدێکیش بە ماگەدارم بۆ بەڕێست و بۆ کاک عەلیش کە خۆی لێرە نییەوەکو دەڵێ خۆی لێرە ینی دەزانم هاوکاری خەڵک زۆر بەبەسم ئەوەیە ینی هی نین ینی ئەگەر ئێمە مەسەلەی پەپدوای پارەوە بین بەخوا برا ئەمانێکی ئیسە زەمەم کردن پارەی چاکمانێنی لەگەڵیان بڕێ هەر دەگەڵیان نڕێ هەر بێدەنگیش بین تا خەڵک بۆی دەنگی بێوەداوە بۆی آخر بۆی بایەوە نەکەون بە تاکید من بۆی باشە بۆی بزانیت دکتۆر سکاڵاتان کڕۆم پەرلەمانە هەڵبەشێتەوە حکوومەت هێرەمی کوردستان بێ بەکاربەڕێ کرد ئەی دوای ئەوە چی بێ یانێ مار پەرلەمانیشمان نەبێ ئەی کێ پەرلەمان مەسەلەن کێ هەڵبژاردن بکاتەوە ئایا ئەسڵەن هەڵبژاردن هیچ دەگۆڕێ ئێستا یەکێتی دەڵێ 39 هیچ ناگە بۆ نمونە ڕێک ناکەون ئێوە 2 کورسی زیاتر 2 کورسی کەمتر 10 کورسی زیاتر 10 کورسی کەمتر باش هیچ ئەگۆڕێ بەڵێ گۆڕێ سەیری هەموو جیهانکە هەموو جیهان کە پێشکەوتون باشە ئێمەش قۆمم برادرانمان ناڵێن ئێمەش زۆر پێشکەوتوین لە هەموو جیهانە کە پەرلەمان حکوومەتی پێک نایە چیەکرێ هەڵبژاردن دووبارە باشە ئەمە هیچ خۆمن شتێکی غەریبم داوا نەکردووە ئەمە یەک ڕقەمەکانە گۆڕێ دواتر دوو عێراق شتێکمان هەیە بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق کە ساڵی 2021 تەطبیقمان کرد وتی هەڵوەشێتەوە و لە 2 مانگیشە هەڵبژاردن بکرێ باشە فەرموو قەچێکە بە ئەمیش هەڵوەشێتەوە لە 2 مانگ گریمان هەڵوەشایەوە ئەوە هەڵبژاردنمان دەست پێ کردەوە ئەوە یەکێتی 23 کورسی هەبوو خۆی 15 نوێی نوێش سیوەش کاکە بوو بە 40 بوو بە 35 باشە پارتی دیموکراتی کوردستان سیوەشتە بوو بە 40 بوو بە 45 چییە گۆڕێ دکتۆر واقعی ڕقم نا ینی واقعی ئایا هەر نابێ یەکێتی و پارتی دانیشتنەوە بێکەوە هەر دیسانەوە بێ بڵێن کاکەم پۆستە بۆ ئەو پۆستە بۆ و هاوبەشی ڕاستەقینە نییە و ینی هەمان شت نییە یەکەم هیچ هەڵبژاردن یعنی ئەو پێشبینە دقیقی بۆ ناکرێکە بە ڕێزدەیەکی لەوانەیە هێزی تر بێت بڵێ کاکە من لە 51 بۆ یەکێکیان تەواوکەم لەوانەیە زروفێکی تر هێزەیەوا بن لەوانەیە زروفێکی نانا ئێمە بەژای حکوومەت هێرێم ناکەین ئەوی ئەگەر هەڵبژاردنیش بکرێتەوە هەڵبژاردن بکرێتەوە ئێمە قسەی ئێمە ئاوایە 50 زائید یەک لە دەرەوەی یەکێتی و پارتی بێت بەڵێ لە دەروی کێتی پارتی بێت ئەگەر نا لەگەڵ یەکێتی پارتیدامان لە حکوومەتی ئایندەتریشە هەر بەشداری ناژایەکێتی و پارتی ناکەین نەبەجیان نەبێت بەیەکەوە بەڵام دانیەوە نابنە ئەو 50 زائید ئێمە سیکە ڕێگەی ترم پێ بڵێ زای من ڕێگەکانی تری پێ بڵم کە ڕوایە پێ بڵم بەڵێ فەرموو بمبورەیانی هیوادارم خەڵکی کوردستان دڵی تەنگ نەبێ دڵنیاتانەکەمەوە ئەم عینادێ بێتە مای دابشکردنی هەرێمی کوردستان دویداری دویداری خۆیسە دویداری دویداری ڕاگەێنراوە ئێستا دویداری ئەخ ڕانەگەێنراوە دویداری دڵنیا دەکەمەوە دویداری دەزانم لە واقعدا دویداریە بەس ڕانەگەێنراوە نازام ڕانەگەێنراوە چیە خۆ بە لافی تێ ناین باشە چۆن دەگەین بەوە ئێمە بەوازحی پێتان بڵێم ئەگەر یەکێک لەم هێزانە دەست با بۆ زۆرینە ڕوبەڕووی کێشاوێت هەرێمی کوردستان بە دویداری چ زەرێک دەکا و قازانجی بۆ خەڵکەکە چییە وڵی من ئجارە یەکەم هەرێم من باسی دویدارەی هەرێم نامێنێ من باسی دویدارەی ناکەم عزیزە من پێم وتی دویدارەی ئێستا هەیە من باسی دابەژبوونی هەرێمی کوردستانەکە هەرێم نامێنێ یانەوەی لە چێمی کوردستان ماڵجیایی ئەم بۆ خۆی ئیداری خۆی بداویش بۆ خۆی داری خۆی بدا و ئەوەندەژی تەرحە هەیە جێبەجێ ناکرێ باسی ئەوە نییە باسی ئەوەی کە هەر کەس ماڵی خۆی ئیدارە بە کە زیان بۆیان جێبەجێ ناکرێت بابەتەکە لەوە گەورەترە
کاکە پاڵپشتیەک هەیە باشە بۆ ئەوەی هەرێمی کوردستان نەمێنێ دابش کرێ و نەمێنێ لە کێوە ناتوانم لەوە زیاتر لە بەغداوە مەرجنی لە یەک شوێنەوە بێ لە ئەمریکاوە مەرجنیە لە یەک شوێنەوە بێ بێ زەحمەت ئەگەر ئەم هەرێم نەمێنێ یانەوەی بیکەن بە دوو ئیدارەی ماڵجایی ئەو ئیدارەی خۆی نازانم خۆ کاتە ناوینانی هەرێمی کوردستان فەرعی ئەلف و فەرعی با ئەمە شتیوان نییە هەرێمی کوردستان پارێزگای هەولێر پارێزگای سلێمانی پارێزگای هەڵەبجە پارێزگای ئەی بۆ ئیسە چۆنە ئێستا ژەر بەو شێوازەیە بەڵام ئێستا ئیدارەکە یەک حکومەت و یەک پەرلەمان و یەک مواسسە و یەک فەرمانگە یعنی حکوومەت هەرێم نامێنێ پەرلەمانیش نامێنێ ئەو کاتە هەرێم نامێنێ هەرێم چی هەیە لەگەڵ پارێزگاکانی ترجیایی کاتەوە لە عێراق بێ زەحمەت کاگرانکۆ هەرێم حکوومەتێکی هەیە خۆیەتی پەرلەمانێکی هەیە خۆیەتی ئەم برادرانە لەسەر ئەو حکوومەت ئەو پەرلەمانە ڕێناکەون فشارێک پاڵپشتیەک بەناڵم فشار پاڵپشتێک هەیە بۆ ئەوەی نەمێنی ئەم هەرێمە خەڵکیەکەی ئاوا دەستی خستە ژێر چەناکەی ئاوا سیرەکە زانێکی هەرێم نامێنێ باشە وڵی کاکە بەیا قسە بۆکەم من دژی حکومڕانی هەرێمی کوردستانم بەس پێم ناخۆشە هەرێم نەمێنێ ئەمە نوقڵانەیە لی ئەدەی یان نوقڵانە چی کاکە خۆ نوقڵانە خۆ مشتێکی غەریب نامێن خۆوانیژی بینن خۆوانیژە زانن ئەیزانن عینەن ئەوەی کەرکک لیان دیارە بەس ناکرێت تۆ چاوەڕێکی بڵێ وەڵی کاکە من با ڕووبایکەم بە تاوانی فڵان کەس هەرێمی کوردستان بەرهەمی خوێن و قوربانیدان و تێکۆشانی هەزاران شەهیدی ئەم وڵاتێ هەردوو حیزبەکەش ئێستا وا دەڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان کە زۆرترین شەهیدی هەیە بە مێژووەکەی ڕەنگە هەرگیز بیر لە شتێکی وا نەکاتەوە گەلیان بپرسی ئەوەی کە من لیانم پرسیوە لە بەرپرسانی باڵایان حەزبە لی پارتی دموکراتی کوردستانیش ینی بۆردو لایەن قسە بکەین ینی هیچیان لەگەڵەوەنی نەرێم نەمێنێ هیچیان لەگەڵ ئەو بەڵام ئەگەر ئیدارەیەکی جیاواز بێ بیتر خەڵکیش لەوە نەجاتی نابێ بۆ نمونە یەکێتی گلەی لە پارتی بکە و پارتی گلەی لە یەکێتی بکە بنەمە قەدیوادارم قەت نەگابەوە هەرێمی کوردستان هەرێمێکی نموزەجی بێ لە ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا لە ڕووی حکمڕانیەوە لە ڕووی سیستەمی دیموکراسیەوە لە ڕووی ئازادی و مافی مرۆڤەوە بەڵام ئەگەرەمانە هەر نەگەنە ڕێککەوتن وەک تۆ وتێ ئەگەین بم خاڵانە وڵی کاک ڕانکۆیان ئەم وڵاتە بە پلەی یەکەم یەکێتی و پارتی زۆرینن ئیتر بە هەر ڕێگایەک بێ بەدەستیان هێناوە حکومڕانیەکەشی لەدەست ئەوانایە قازانجی و زەرری لە ملی ئەوانە ئامی کە بەڕێزت فەرموود بەرهەمی خوێنی شەهیدان هەمومان متەفیقین بەس بێ زەحمەت بۆ ئەبێ ئەوان بیزانن ئەزانم تۆ پێیانەڵی ئەزانم ئەبێ ئەوان هەنگاوێک نەنێن ئەم مەترسیە بێتە ئاراوە حەقیقەت چییە تۆ مەسەلەن ئەوەی کە جەنابەت باسەکەی باسی دوو ئیداراکی زۆر ئاساییە ئەتەوێ ئەمە دروستکەی بۆ نمونە لە چوارچێوەی هەرێمیی کوردستانی موحەدا یەکگرتووە بێ زەحمەت بێ پێمان بڵێ ڕوونی کەرەوە بۆ خەڵکی کوردستان بڵێ خەڵکی نەمن لەگەڵ ئەم هەرێما پێم ناکرێ پارتیم لەگەڵ یەکێتی پێم ناکرێ یەکێتیە لەگەڵ پارتی پێم ناکرێ باشە بێ زەحمەت ئەلەمە ئەم هۆکارانە 1 2 3 4 ئاوای لەکەم 1 2 3 4 5 هێشتا هیچ کەسێکی دیار نییە هەرتەنها ئەوەیە ئەڵێ من نیوە نایم من تعامل لەگەڵ تۆکەم وەکو هێزێکی سیاسی ئەوی ژەڵێ منیش نیوە ئەمە ئێوە بە سکاڵاکەتان وەکو دەڵێ گۆمەکەتان شەڵەقاندووە یان ئەو سەریشیتان لێوە دیارە ئێمە داوایکی دەستوری و قانونیمان کردووە هەر ئەو قانونی کە هەرێمی کوردستان دایناوە کە ئەم حکوومەتە ئەم پەرلەمانە ئەرکی خۆی جێبەجێ نەکردووە فایدەیەکی نەماوە ئەم حکوومەتەش تەصریف ئەعمالەوە هەر لە خۆی عەقدەکە و باجە سەپێنێ و زەریبە زیاکە و ماڵی خەڵک وێرانەکە و ئیتر بەسە کاکە بەسە یعنی تۆ لە حکوومەتی تەصریف ئەعمالە نرخی فحسی سەرەتان زیاقی والله خەڵک لە تەصریف ئەعمالە بۆی خەڵک خۆشی بێ فحسی سەرەتانە بێ بکە بە بەلاش نەک لە 20,000 بکی بە 630,000 کاکە ئەم شتاڵێم پێم ناخۆشی شێڵم معقولێ پەرلەمانتاری عێراق کە یەکێکیان منم وامالیاتۆ سواڵی دەرمانەکەین بۆ هەرێمی کوردستان بەم هەموو نەوت و غازەوە کورە وەڵڵە عیبە وەڵڵە شەرمە ئێ کاکە تو خۆت نایکی ئێ قوڕیژوەکەم بەسەرمە ئەبێ بڕۆی دەرمانی ڕۆماتیزم و دەرمانی هەوکردنی چکەر و دەرمانی سەرەتان و
والله جاي 5 كرتون بوزارتي صاحب 5 درزي سلطان كون وري ناقرم يكسري بو هرمي هرمي كورسان حقي خويني ما انا بو بنيرن يعني بو سواله بو حقي خو معنا نیوەی و نەخۆشخانانەی ئێمە عەرەبن کە چارەسەر دەکرێن تیا نەخۆش هاوڵاتی ئێمەژەر بۆ بەرهانەی نێرین ئێمەژەر بۆ پاسەوانەی کەواتە عەرەب بەڵام ینی عێراق ینی لەسەریەتی کە ئەوە بنێرێ چاوەکەم ئێمە سواڵ و سەدەقە نییە پێمان قسەکەی من نایسە پێ دەڵێم لە دەرەوەی حسەی دەرمان ئێمە داوای ئەم شتاناکی چاوەکەم لە دەرەوەی پشکی خۆمان داوای ئەو شتاناکی من باسم لەوە نییە باسم لەوەیە کاکەوە نمونەی ئەوە مێناوەت باشە ئێمە داوای پەرلەمانتارێکمان داوای نەوتی بەدەبە کردووە بۆ خەڵکی خاوەن پێداویستی تایبەت ئەخە توخوا معقولە من لە بەغا داواکەم نەوتە ڕژێ لە هەموو شوێنێک لێرە کاکە وازە ئەوە دەرمانەکە بڵین تۆ جەنابە خستە پشکەوە چەند ئێمە هەندێکی لە دەروی پشکێت توخوا معقولەمە خەریکی هێنانی نەوتین بە مەجبور بین ئەمە بکەین توخوا ئەوە پێویستی بەوەیە من بڵێم هەرێم تۆ 50,000 وەرەگری بۆچی لە خۆ بەنزی نزیاد کرد هەر لەم ڕۆژان 200 دینار نوعێک بۆ لیتری بۆچی چی بوو ئەوە شتە چییە کە ڕوویاوە 200 دیناری خستە سەری چی بووە 50,000ەکە بۆ بە 49,000 بووە بە 49,000 نەخێر نەبووە شتێک ڕوویاوە کە زۆر غەریب بێ ئێمە پێمان نەزانی بێتەوە لە خۆتە 200 دینار 250 دینارەکەیتە سەری ڕۆژانە 5 دینار و 10 دیناریش داوازێ لە خوارەوەڵی مژدە 5 دینار داوازی گاڵتەکردن بەعقڵی پێشوی سوپاسم بکەی من سواسی تۆکەم تەبان من مەبەسم ئەوە نیە ئەرکی ئێمەیە بچین هەموو شتێ بکەین لە پێناوی میلەتەکەمان بەس کە مەسەلەکە لە دەسەڵاتی تۆایە بابەتە گەورەکان لای توێ بێت زەحمەتە حەلی کە حەل من معارەزەم ئەسڵەن ئەبێ من پێت بڵێم حەلی مەکە بۆی بەس من پێت دەڵێم کاکە لە پێناو میلەتەکەیە لە پێناو خەڵکە وەرە فریای هەرێم بکەوە فریای ئەم هەرێمە بکەوە من و تۆ ڕۆژێکیش قساقی لەسەوازی ئەم هەرێمە دوای ماوەیەک ئیشەڵا ناگابوو لە چاوتە دەخێنەوە دەزانم دەدویستی بڵێ بەڵام ئیشەڵا ناگابەوە سپاس دەکەم سواز بە بەشداریکردنە دوکتۆر بەخێرات سەر